ئەو خانووە گەورەیە لە ژوورەوە لە نێو گەلەری هونەری بنیاندراوە لە سنتەری هونەری بلاکڕۆک کە دیوارەکەی بە 300 تابلۆدا پۆشراوە و ئەمەش لەلایەن 300 هونەرمەندەوە کێشراون. هەر تابلۆیەک تەرخانکراوە بە هونەرمەندە پێشینەکان ئەوانەی سەردانی ویلایەتە یەکگرتووەکانیان کردووە ئەنجا بە زۆرم لێبێت یان نا. ئێمە شەشێوە کاروان هەیە کە هەڵگری شوێنی پێی باو باپیرانیانن کە بە کەشتی مەیفلەوەر لە ساڵی 1620 گەیشتونەتە ماسەچوسس لە نێو شەپولی ئەو کۆچبەرانەی لە ئەوروپا و ئاسیا و باشووری ئەمریکا تا ئەو شوێنەی هونەرمەندەکان پێی گەیشتون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە نزیکەی ساڵێک و یا 2 ساڵ لەمەوبەر هاتبوون. ئێلین وایس کە هاوسەرۆکی ڕێخێری ژووری وەنهاوسە تابلۆکەی ئەو پێشکەش بە باپیری کراوە ئەوەی کە لە چەوسانەوەی ئاینی لە ڕۆمانیاوە لە ساڵی 1900 ڕای کرد پاشان لە فیلادلفیا شوێن کاردارێکی کڕی. مێژووی کۆمەڵگەی فیلادلفیا گەواهی ئەوە دەدات کە ئەو بنیادنانە ئەو ڕێگای ئاسنینی ژێرزەوی وەستاند کە یارمەتی ڕاکردنی ئەو کۆیلانە دەدات کە لە باشوور لە جەنگی ناوخۆ هەڵدەهاتن. هەروەها من پێم وایە ئەمە تەنها جوانترین چیرۆکە سەبارەت بەوەی ئێمە هەمومان چۆن لەم وڵاتەدا ئاوێتە بووین. پرۆژەی وەنهاوس بیرۆکەی داهێنانی ئاردووەچە کە لە گروپێک لە هونەرمەندان لە ناوچەی واشنگتن دیسی پێکاتوە. ئێمە 2 ساڵ بەر لە ئیستا پرۆژەکەمان پێکهێنا بۆ دروستکردنی ئەو پرۆژانەی کە کارامەیی هونەری بینین بەکاردەهێنن کە داکۆچی لە بەهاو بنەماکان دەکات دەربارەی ئەمریکا کە دروستن ئەویش دیموکراتی و یەکگرتووی و لە خۆگرتن و لێبوردیەیە و تاکو ئیستا ئەوە گەورەترین پرۆژەیە کە ئێمە کردومانە. هەروەها بنیاتەکە تابلۆی دروستکراو لەلایەن هونەرمەندی ڕەسەنی ئەمریکیش دەگرێتەوە ئەوانەی باب و باپیرانیان لێرە ژیاون پێش ئەوەی ئەوروپیەکان بگەنە ئێرە. هەندێکی تریش چیرۆکی کۆیلایەتی خۆیان باز دەکەن. من بەشێک لە نیگارەکانم لەسەر ئەفریقا کێشاوە چونکە ئەوە جۆرێکە لەوەی وەک دەزانین ئەو شوێنەیە کە ئێمە لەوێ دەین بەڵام نەک لە چەند بەشێک و بڕگەیەکدا. من بەشێکیش لە ویلایەتەی گرتووەکانم کێشاوە وەک ویلایەتی نۆرت کارۆلاینا چونکە کەمێک دەتوانم شوێن پێی ئەوە بکەوم هەرچەندە ئێمە بە زۆرم لێ هێراوینەتە ئێرە بەڵام باوەڕمان بە هیوا و دەرفەتی باشترایە. کیوجێلی وێنەی ڕۆیشتنی لە کۆریای باشوور و گەیشتنی بە ئەمریکا دەکێشێت. بۆ ئەوەی ئەو دیمەنە بخەمە ڕوو وێنەی 2 تەقەڵ یان چنین لە دەزوێکی هەڵنەوەشاوە دەچێشم ئەمەش بەسەرهاتەکەی خۆمە کە قۆناغی گەیشتنم بۆ ئەم وڵاتە دەخاتە ڕوو هەروەها ئاوێتە بوون و خۆگونجاندنمە بەو خاکە نوێیە. هەروەها پێشەنگاکە دەنگ و ڕەنگی تۆمارکرا و تێکەڵ بە چیرۆکی کۆچکردنی ئەو هونەرمەندانە دەکات بۆ ئەم وڵاتە.